یاری لەشجوانی لە کوردستاندا مێژوویەکی دوور و درێژ و دەوڵەمەندی هەیە و بە یەکێک لە یاریە جەماوەریەکاندا دەنرێت. هەر لەم یاریەشدا چەندین پاڵەوانی کورد توانیویانە ئەنجامی باش لەسەر ئاستی ناوخۆیی و نێودەوڵەتی بەدەست بهێنن. سەردار ئیسماعیل یەکێکە لەو یاریزانانە کە توانیوێتی لە 20 ساڵی ڕابردوودا چەندین ئەنجامی باش لەسەر ئاسی نێودەوڵەتی بەدەست بهێنێت و ببێت بە پاڵەوانی جیهان. کە من هاتم توانیم ببم بە یەکەم پاڵەوان کە لەسەر ئاستی عێراق لە یاری لەشجوانی یەکەم بم. هۆکارەکەش بۆ دەگەڕێتەوە من بەردەوام لەگەڵ یاریکردن خوێندنم فرامۆژ نەکردبوو. ئەمە هۆکاری سەرەکی بوو، وای کرد من بەردەوام دوای زانیاری نوێ بکەم بۆ ئەوەی بتوانم ئاستی خۆمی پێپێشخەم. کاک سەردار بەڕاستی یەک لەو کەسانەیە، یەک لە میهێنیەکانی ئەوەیە نەقلەکی نەوعی کرا، یعنی لە وەرزشی لەشجوانی لە ڕووی عەشوائیەوە، یعنی بڵێن نەک لە ڕووی خبرەوە بەس نەقلی کرد لە بۆ ڕووی ئەکادیمیەوە، لە ڕووی علمیەوە. نهێنیێکی زۆر گەورەی هەیە، ڕەنگە هەموو خەڵک نەزانی لە لای من هەیە، ئەویش ئەوەیە سەردار ئیسماعیل لە کاتی لە پاڵەوانەتەکان بەشدار دەکا ئەگەر پلەیەکی باشی بەرچاو بەدەست نهێنی زۆر غەم پێ دەخوا. سەردار حتمما ینی حیاتی سەختە و ئەو کەسێک کە لەگەڵیشی دەبێت شخصێکی سەبوور بە تەحمل بێ، چونکە حیاتی ڕۆژانەی وەکو شخصێکی ئەتیادی نییە، ینی مجرد بێتەوە ماڵێ و دەرچوون و خواردنێکی ئەتیادی بخوانە، دەبێت مراعاتی بکرێت لە ئەبسەت شت، نەفسیەتی، خواردنی، سەعاتی دەرچوونی، سەعاتی هاتنەوەی، احتیمال لە ڕۆژی وایە هەتا وەختێکی زۆر تاخیر منداڵەکان نایبینن، جاری وایە ینی شەکوا دەکەن دەڵێن ئەی بابمان، بەس کە دەگەڕم بۆیان شەرح دەکەم دەڵم خەریکی ئەو شتەیە ئەوا دەکە زۆر ینی تەفەهومی دەکەم. لەگەڵ ئەوەی کە یاری لەشجوانی یاریکی سەرنجڕاکێش و لە شولارێکی ڕێکت پێدەبەخشێت، چەندین سوودی تەندروستیشی هەیە. لە ڕووی تەندروستیەوە سوودێکی ئەزگار زۆرم بینی لە یاری لەشجوانی. بێگومان وەرزشی لەشجوانی جیا لە وەرزشەکانی تر تۆ بە شێوەیەکی تایبەت هەموو ماسوولکەکانی لەشت بە شێوەیەکی جیا یاری پێ دەکەی. بێگومان ڕاگری پەیکەری ئێسکی مرۆڤ ماسوولکەکانە، تۆ تاکو و ماسوولکەکانت بەهێز بێ بێگومان گەنج دەبێت. ئەو کەسەی ئەو یاریەش دەکات بە شێوەیەکی زانستی و ئەکادیمی بێگومان پارێزگاری دەکات لە مانەوەی ماسوولکەکان، لە بەهێزکردنی ماسوولکەکان. بوونی ماسوولکەش پێوەرە بۆ باشبوونی تەندروستی. جگەلەوە دەتوانم بڵێم یاری لەشجوانی بە دژە پیری ناو ببین، کە تاکو ئەو یاریە بکەی تۆ هەر بە گەنجی دەمێنی. خۆمان دوور دەکەینەوە لە زۆر خواردن، لە خواردنە بێ کەلکەکان. مەسەلەن ئێمە بەردەوام وەکو نان زۆر کەم دەخۆین، نان زۆر کەم دەخۆین، خواردنی چەور زۆر کەم دەخۆین، خواردنە کوردەواریەکان زۆر کەم دەخۆین، زیاتر خواردنەکانی ما ئەو خواردنانە کە بێت چەوریە، مەسەلەن شەکر هەر زۆر کەم دەیخۆین، ینی شەکر ئەگەر هەفتەی جارێک شتێکی شیرین بخۆی، بەڵام لە کاتی پاڵەوانێتەکان ئەوەش نامینێتن. مەجموعە هۆرمۆناتێک هەیە کە لە مێشکەوە ئیفراز دەبێت، وا دەکات کە شخصەکە هەست بکات بە سێبوری و بە ئارامی و بە دڵخۆشیش. ئەو مەجموعە هۆرمۆناتانش کە ئیفراز دەبێت لە شخصێک ئیفراز نابێت بۆ یەکەم ڕۆژ بۆ دووەم ڕۆژ، یان فترەی کورت کە ریاضە بکە.
لێ کە ئیفراز دەبێت کە بەردەوامی بتوانێت ریاضەکی مستەمر بکە ڕاضەکی منتەزەم بە فترەی زۆر دەبێتە یعنی ئەوە چی ڕۆژانە ئاکتیڤیتێکی یان چالاکێکی ڕۆژانە لە ناخوێنی ئەوە وا دەکات زیاتر شخصەکە هەست بە ئارامی بکە بالعکسیش هەندێک جار هەیە کە شخصەکە ریاضە نەکە احتیمالە تووشی عەسەبی بوون بێ چونکە ئەو نوع هۆرمۆناتە لە ناخوێنی ئیفراز نابێت. لە یاری لەشجوانیدا زۆرترین قسە و باس لەسەر گەورەکردنی ماسوولکەکانی کەسی لەشجوان دەکرێت ئەبیش بە بەکارهێنانی دەرمان. خۆی ئەگەر دەرمانی هەموو دنیاە کەسێک بەکاربینی ئەگەر ئەو کەسە خواردنی باش نەخوا یاری نەکە ماسوولکەی گەورە نابی پێم خۆشە ئەو ڕاستی خەڵک بزانی یعنی خەڵک زۆر لەسەر پاڵەوانەکان قسەی دەکەن لە سەرەندەرێنەوە پاڵەوانەکان دەرزی و دەرمان ئەو شتانە بەکاردێنن ڕاستی ئەوە گوناحە بێویژدانی بەرامبەر بە یاریزانەکان ئەو قسەیە بکرێتین. بێگومان من و سەردار ئیسماعیل و هەمومان ئەو پرۆتین و ئەو دەرمانانە بەکاردێنین کە دەولیەن ڕێگای پێدرایە کێشەی نەبووە مەسەڵەن هەتا ئێستا کە لە هیچ پاڵەوانێتێک لە فەحسەکان لەسەر منەسوود شتێکی وا لەو بابەتەی لێمان دەرنەچووە و تووشی کێشە نەبووینە لەسەرەوە بابەتەی. کاتی خۆ ئامادەکردنی تایبەت بێگومان هەر پاڵەوانێک بەرنامەیەکی تایبەت بەخۆی هەیە. بەرنامەی تایبەتی خۆراک چۆنیەتی ئامادەکردنەکەی بێگومان ئەو کات بەرنامەی خۆراکیەکەت دەبێت لە ڕووی ڕادەی پرۆتینەوە یان ڕێژەی پرۆتینەوە تۆ ڕێژەی پرۆتینەکە زیادکەی لە نزیکەی 160 تا 170 ڕێژەکەی پرۆتین بێ بەشەکەی تر لە 120 کاربۆهیدرات وەردەگری بە تایبەتی لە کاتەکانی کۆتایی لە 110 بێگومان چەوری دەبێتن. زۆر جار دانانی ئەو خۆراکانەیان بۆ نمونە تۆ کاتێک کە بەرنامەی خۆراکی دادنەی بێگومان ئێمە کە باز لە پرۆتین دەکەین نابێ ئەوە لە بیرکەین کە باز لە پرۆتینە ئاژەڵیەکان دەکەین چونکە ئەوان بۆ دروستکردنی ماسوولکەکان دەبن. ئێمە 8 ئەمینۆ ئەسیدی سەرەکیمان هەیە کە لەژ ناتوانێت دروستیان بکە تەنها تۆ دەبێت لە سەرچاوە ئاژەڵیەکان وەریانگری بۆی ماسوولکەکانت بەرەو پێشەوە بەی و بە شێوەیەکی باش گەشە بکەن چونکە لەژ ناتوانێت 8 ئەمینۆ ئەسیدە دروست بکاتن بۆیە ئەمینۆ ئەسیدەکانی کە با بڵێن لە ناو مادەڕۆشەکاندا هەیە سوودی لێوەرناگیرێ بۆ دروستکردنی ماسوولکەکان بۆیە ئەو کات تۆ لەوانەیە ئەو خۆراکەی کە ڕۆژانە پێویستە وەری دەگری کە بەرامبەر هەر کیلۆگرامێک لە لەشت 3 غرامت پێویستە لەوانەیە ئێزگار زۆر بکاتن لەوانەیە لۆدێکی زۆر لەسەر گەدە دروست بێ لەسەر با بڵێن کلیەکانە دروست بێ بۆیە زۆربەی پاڵەوانەکان بۆ ئەوەی ئەو ڕێژە پرۆتینەی کە پێویستیانە ڕۆژانە بەدەستی بێن پەنا دەبن بۆ بەکارهێنانی پرۆتینی لە شێوەی پاودەر یاخود لە شێوەی حەب. لە کوردستاندا وەرزش بە تایبەت یاری لەشجوانی توانیوێتی ببێت بە پیشە و چەندین کەس لەسەر ئەو وەرزشە بژێوی ژیانی خۆیان دەستەبەر دەکەن. وەرزش بۆ یاریزانانی پێشکەوتوو بۆ یاریزانانی پیشەگەر بووە بە پیشە بەڵێ یعنی ئێستا من پیشەم ئەو وەرزشە سەردار ئیسماعیل پیشەی وەرزشە ئەوانەی کە بوونە پیشەگەر لەو بوارە لە مەجاڵەکەی خۆیان بۆیان بووە بە پیشە بەڵێ. بەڕاستی ئێستا وەرزش لە چەند گەمەکیان لە چەند یاریەک بوویتە پیشە مەسەڵەن یەک لەوانە فوتبۆڵ یعنی تۆپی قەدەم یەک لەوانە گەمەکانی قیتالی کیک بۆکسینگ کۆمفۆ ئەوەنە بوویتە پیشە لەبەرەوەی
ئەوە یعنی بووتە عقوت بووتە احتراف کە گەمەی لەسەر دەکەن بووتە وەچ بڵێ مەزدە ڕزقك لۆ بەعز کەسی ئێستا مەسەن زۆر جاران هەیە لاعبی فوتبۆڵ هەیە هەنچی دوو پروفسۆری سێ پروفسۆری معاشی وەردەگریتن فبوویتە پیشەک لە ڕووی مادیەوە بێگومان بەراوردی بکەینەوە بەراوردەکە ئێجگار زۆرە من کاتێک لە سەرەتای ژیانم بوو بەشداریم دەکرد لە پاڵەوانێتی نێو دەوڵەتەکان لە ڕۆژنامەی خەبات دەوکات کارم دەکرد ڕۆژانە بۆ ماوەی 12 کات ژمێرێک بە دوو شەفت کارم دەکرد لەوێ لە هەمان کاتی کارکردنیشمدا دوو شەفت دیاریم دەکرد لە پاڵەوانی تێکان بەڕاستی ئەوە لۆدێکی زۆری لەسەر دروست کردبووم ئەوانە بوونە سەرچاوەیەک بۆی داهاتی دارایی من زیاد بێت جگەلەوە کردنەوەی ئەو هۆڵە و پێشخستنی هۆڵەکەش سەرەتا بەو شێوەیە پێشکەوتونە بوو بێگومان ئێمە هۆڵەکەمان پێشخست ئەمە وای کرد کە بەشداربوویەکی زیاتر بوو لە هۆڵەکەمان بکە ئەمەش کاریگەری هەبوو لەسەر زیادکردنی داهاتی دارایی من کە من بەباشی خۆم لە پاڵەوانی تێکان ئامادە بکەم جگەلەوە لە ڕووی مادی لە ڕووی معنەویشەوە گەورەترین شت کە من قازانجم کردبێ لە وەرزش خۆشەویستی خەڵکە کە بە پارە تەقدیر ناکرێت. ئەو کەسانی کە دێن بە مەبەستی کەمکردنەوەی کێشان لە هۆڵەکەمان بێگومان ئێمە بەهۆی دانانی بەرنمەیەکی خۆراکی ڕێکوپێک کە تەرکیز دەکەینە سەر دیاریکردنی ڕێژەی ئەو کەلۆرەیە کە ڕۆژانە ئەو کەسە وەری دەگرێتن بۆ نمونە کەسێکی ئاسایی ئەگەر پیاو بێ ڕۆژانە 1800 تا 2000 کەلۆری دەوێت بەڵام ئێمە ئەو بەرنامە خۆراکی کە بۆ ڕێک دەخین 1200 کەلۆری بۆ دادەنێن بۆ ئەوەی بەهۆی ئەو چالاکی کە ڕۆژان هەیەی لەگەڵ وەرشەکە ئەو 1200 بێگومان کەوەری دەگری سەرفی دەکاتەوە بەشەکەی تری کە پێویستی بێتی 600 کەلۆریەکە بێگومان ئەوە ئەو چەوریەی کە لە خەزم بووە دووبارە ئەو چەوریە بەهۆی ئەو جوڵەی زۆرەی کە دەیکاتن بێگومان ئەو چەوریە دەچێتەوە ناو جگەر و دەبێتەوە گلۆکۆز و دەبێت بەستێتە ناو خوێن و دووبارە بە شێوەی وزە سەرف دەبێتەوە بەو شێوەیە کێشی کەم دەکاتەوە لەگەڵ ڕەتاوکردنی ئەوەی کە دەبێت ڕێژەی پرۆتین و کاربۆیدرات چەوریەکەی بۆ دیارکەی بێگومان کەسێک ئەگەر بێ کێشی داگرێت بۆ نمونە کەسێکی قەڵەو ئەگەر پێڕەوی و بەرنامە خۆراکی بکات لەگەڵ وەرزشکردن دەتوانانی ماگانە 10 کیلۆ کەم بکە بەبێ ئەوەی تووشی هیچ کێشەیەکی تەندروستی بێت بۆ نمونە تۆ دەتوانانی لە ماوەی 3 مانگ بوونی نزیکەی 3 کیلۆ کەم بکەی هەروەکو کاکە ئەو برادرە ئێمە نمونەیت کەمان گەلێک زۆرە تەنها بە پەیڕەوکردنی بەرنمەیەکی خۆراکی ڕێکوپێک لەگەڵ کردنی وەرزشێکی ڕێکوپێک کە کاتەکەی لە سەعاتێک کەمتر نەبێ تۆ دەتوانی ماگانە 10 کیلۆ لە چێشی خۆت کەم کرد. بۆ ئەو کەسانی کە بە مەبەستی چێش زیادکردن پێچوانی چێشداگرتن دێنە هۆڵەکەمان بۆ ئەو کەسانەش ئێمە بەرنامەی تایبەتمان هەیە بەڵام دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە زیادکردنی ئەو کێشە زیادبوونیێکی تەندروستە کە زیادبوونی قەبارەی ماسوولکەکانە بێگومان چەند قەبارەی ماسوولکەکان زیاتر بێ ئەو کەسە بێگومان تەندروستی باشتر دەبێتن ئەوەش بە هەمان شێوە بە داڕشتنی بەرنمەیەکی خۆراکی ڕێکوپێک دەبێت کە بە لە بەرچاوگرتنی ئەو ڕێژە پرۆتینی کە ڕۆژانە تۆوەری دەگری بۆ نمونە کەسێکی ئاسایی ڕۆژانە بەرامبەر هەر کیلۆگرامێک لە لەشی پێویستی بە غرامێک پرۆتینە بەڵام ئەگەر هاتوو یاری لەشدوانی بکەی بێگومان ئەو ڕێژەیە دەگۆڕێت لە 2 غرام و تا 3 غرام بەرامبەر هەر کیلۆگرامێک لە لەش بۆیە ئەمە لە ڕێی داڕشتنی ئەو بەرنامە و یاری پێکردنی ماسوولکەکان کە ڕێژەیەکی زۆرتری خوێن بۆ دەچێت بەمەش ڕێژەیەکی زۆرتر لە پرۆتینەکە دەچێت بۆ خانە ماسوولکەیەکان و قەبارەکەی بەرەو زیادبوون دەچێت بەم شێوەیە دەتوانین قەبارەی ماسوولکەکان زیادکەین زۆربەی جارە و کەسانی کە پەیڕەوی بەرنمەیەکی خۆراکی ڕێکوپێک دەکەن دەتوانن لە ماوەی مانجێکدا نزیکەی 3 تا 4 کیلۆ
بە شێوەیەکی ماسوولکەی شێشام بەرەو سەرەوە بن بەبێەوەی هیچ کاریگەریەکی خراپ لەسەر تەندروستیان دروست بێت. Rep that shit out. Boom, boom, little higher. Forward, little higher. There you go. Boom, nice and quick, nice and quick. There you go, nice and quick. There it is, nice and quick. All right. Bang that. یاریکردن لە هۆڵەکانی لەشجوانی و مامەڵەکردن لەگەڵ ئاسن ئەگەر بە تەواوی شارەزایت لێ نەبێت و وەک پێویست ڕێنمایی ڕاهێنەرەکان جێبەجێ نەکەی ئەوە مەترسی دروست دەکات لەسەر ژیانی یاریزانەکان و ئەو کەسانەی کە ئامێرە ئاسنینەکان بەکاردەهێنن. یاری لەشجوانی بەدڵنیایەوە لەگەر ئەوەی کە یاریەکی زۆر خۆشە، بەڵام وەکو یاریزان کە خۆی بۆ پاڵەوانێتی ئامادە دەکات وەکو پیشەگەر کە ئەو یاریە دەکات بێگومان گرفتی زۆرە، دەبێت یاریزان زانیاری تەواوی هەبێتن، ئەبێت بە شێوەیەکی زۆر تەندروست بەرنامەکانی خۆی دابڕێژی هەر لە خواردن هەو لەو دا و دەرمانانەی کە دەیخوا لە پرۆتین و ئەو شتانە، هەروە لە چۆنەتی یاریکردن، یعنی ئەوانە دەبێت بەڕاستی زانیارێکی هەبیتن، پرۆگرامێکی جوانی هەبیتن، یاخود دەوی لە لای خەڵکانشکە بەرنامەی وەربگری ئەگەنا تووشی زەرور و ژیان دەبتەوە ینی لەوانەیە لەشی پێ بشێوێ زۆر جاریش دەگاتە ئەو ڕادەیە کە بەداخەوە چەند یاریزان هەیە بە بەردەوام گیانیان لە دەزۆدەن لە ڕێگای ئەو یاریەی کە بەداخەوە زۆر جێگای دڵگرانی ئێمەیە. ئەو هەوڵانەی کە دراوە لەلایەن یەکێتی لەشجوانی لقی هەولێر و کوردستانیش هەوڵ دراوە بەردەوام خول بکرێتەوە، ئاستی ئەو ڕایەنەرانە پێش بخرێ بۆ ئەوەی خزمەتێکی زۆر بەو کەسانە بکەن کە لە هۆڵەکان بەشدا بن. گەمەی لەشجوانی زۆر بە زەحمەتی، یعنی دەبی ئینسانێک بەخۆی تەواوە سقی بەخۆی هەبیتن، تەواوە ئیمکانیەتی هەبیتن، کەفاەتێکی باشی هەبیتن، دوایە تەحملی پاشە ڕۆژی بکاتن. پاشە ڕۆژەکەی چییە؟ لەشجوانی پێویستی بە خواردنی باشە، لەشجوانی پێویستی بە تەدریبی سەعات 4 سەعات و 5 سەعات هەیە، لەشجوانی پێویستی بەوەی وەقتەکانی هەموو سەرف کاتن، یعنی ئینسراف نەکە، یعنی دەبی استقرارێکی هەبیتن بئەنو لۆ ئەو گەمەیەی ئینسراف کاتن، چکو لەعبەی فەردی بۆچی گەمەکان کە نییە بە ئاساندی ناگاتێ، چەند 4 ساڵ 5 ساڵ 6 ساڵ ئەز دەگاتە مستەوایەکی. لە هۆڵەکانی لەشجوانیدا چەندین تایبەتمەندی و ڕێنمایی هەیە بۆ ئەو کەسانەی کە بەشداری دەکەن و دەیانەوێت ببن بە خاوەنی لەشێکی ڕێک یان ببن بە پاڵەوان. مەرجی یەکەممانەوەیە کە ئەو کەسە تەمەنی وا باشترە لە سەروی 18 ساڵ بێ، بە تایبەتی بۆ یاری لەشجوانی، چونکە دوای تەمەنی 18 ساڵ ئەگەر دەست پێ بکرێ ئەوە کاریگەری خراپ لەسەر ئێسکەکان دروست ناکاتن. بە پێچاوانەوە ئەگەر لە تەمەنی خوار 18 ساڵی دەست بە یاری لەشجوانی یاخود چێژ بەکاربێنرێ، ئەمە وا دەکاتن کە کۆتایی ئێسکەکان زوو دروست بێ و ڕێگر بێ لەوەی کە ئەو کەسە باڵای زیاتر درێژ بێ، بۆیەوە باشترە کە دوای تەمەنی 18 ساڵی دەست بە یاری لەشجوانی بکرێت. دەربارەی چۆنیەتی وەرگرتنیان بێگومان ئەو کەسانی کە دێن بەشداری دەکەن، ئێمە کۆمەڵێک پێوەری زانستیمان هەیە، یەکێک لەو پێوەرانە بەدی ماسیندێکسە بارستایی بکە بەپێی قەبارەی بارستایی لەش هاوچێشەیەکی ئێمە کێشەکەی دابەشی تواندوی باڵاکەی دەکەین بۆی بزانین ئەو کەسە لە چ قۆناغێکدا لە ئایا کێشی زیادە کێشی ئاساییە، ئەگەر قەڵەوە لە چ قۆناغێکی قەڵەویدایە بەپێی ئەوە بێگومان ئێمە بەرنمەیەکی بۆ دادەڕێژین و هەروەها یاری تایبەتیشی بۆ دادنێت.
بێگومان ئەو کەسانەی کە دەگەن بە ئاستێکی بەرز و ناودار دەبن و بەشداری دەکەن لە پاڵەوانێتی جیهانیەکان بەڕاستی تۆ دیتنەوەی ڕێگایەک بۆ ئەوەی هەماهەنگی بکەیت لە نێوان کارەکانی خۆت و بەشداریکردن لە پاڵەوانێتیەکان و کارەکانی ماڵەوە و بەیاغدان بە ماڵەوە تۆزێک قورسە بەڕاستی تۆ دەبێت خێزانەکەت 100% پشتگیرت بن بۆی بتانی بە باشی یان بە شێوەیەکی باش خۆت ئامادە بکەیت. من خاوەنی 3 منداڵم، خێزانەکەم دکتۆرە تەواان پشتگیری ئەو بۆ من هاندانێکی زۆر گەورە بوو بە تایبەتی لە کاتی خۆ ئامادەکردنیم بۆ پاڵەوانێتیەکان بکەم بەرنامە خۆراکیەکانم کە دای دەڕێژم ئێستا ئەو وەک ڕاهێنەرێکی منی لێ هاتووە لە زۆربەی پاڵەوانێتیەکان دەتوانم بڵێم من ڕاهێنەری تایبەتیم نییە ئەو ڕاهێنەری منە. سەردار سعاتێکی محددی نییە بۆ خەو مثلەن ئەگەر ڕۆژی پێشتر زۆر ماندوو بێ یان سعاتێکی تاخیر نووست بێ لە وەختێکی تاخیر شەوەکەی خەوی لێکەوت بێ حەسە بە ظروفی ڕۆژی پێشتری ڕۆژەکەی دواتر کەمەک درەنگتر هەڵدەستێ لە خەو یعنی جسمی کفایەتی وەرنەگرت بێ لە خەو تەواوی دەکا خەوەکەی کە هەستا لە خەویش ڕۆژەکەی ڕۆژی دەست پێ دەکا ڕۆژەکەی زۆر سەخت دەبێت خاصن ئەو ڕۆژانەی کە لە بتوڵەدا بەیانەکەی خواردنی محددە بەیانەکان مثلەن حەسب تەمرینی ئەو ڕۆژی چەند سپێنەی هێلکە دەخوا چەند پرۆتیناتی کە وەردەگرێ چەند کاربۆهیدرات وەردەگرێ چەند میوە دەخوا حەسب تەمرینی ئەو ڕۆژەی کە پێویستی پێێتی دوای سەعاتونی وەک 2 ساعت دەچێت بۆ تەمرینی کە دەگەڕێتەوە بۆ ماڵێ بە هیلاکی دەگەڕێتەوە طبعاً دەبێت لە ماڵی جەوەکەوە مساعد بێ بتوانی ئەو ماندووبوونی لە بیرکە یعنی کاکسەردار یەک لەو کەسانە بوو 2 کولێ تاوە کردیە یعنی وەختی تەدریبی خۆی دانا گوتی لە ڕووی زانستیەوەش دەبی بە پێشکەوم حتا بتوانم لە وەرزشەکەش بە پێشکەوم لە خۆی ئەتوو بەس تەعامل لەگەڵ جانبی بەدەنی ناکەی ئەتوو دەبی تەعامل لەگەڵ جانبی عقلیەکەش بکەیت لەکۆمە دەڵێن جسمی ئینسان متەکاملە عقل السەلیم في الجسم السەلیم وەنیە فەو تانی ئەو دوای پێکوەڕە بتکاتن بێن و هەم لە ڕووی عقلیەوە هەم لە ڕووی ئیمکانیەتەوە یعنی بەدەنیەوە بە پێشکەوی لە ڕێ ئەکادیمیەوە تانی زۆر شتی نوێ فێر بوو و سپۆنسەری لۆ خۆی ببینیتن وەختەکان و تەقسیمکە خواردن و بخواتن ئەو تەمرینانە کە اختیار دەکاتنەوە ئەگبیتن کو بەکەلچی بێتن کو دوورکەوی لەشتی مەسەلەن کە ئەزیەتی جسمی دەداتن یعنی ئەوانە بەڕاستی تەسەڕوفی کرد وەک بەتەڵ عالەمەک بە زۆربەی احتیمالی لەسەر خۆی کرد لێ من زۆر افتیخار بە کاکسەرداری دەکەم لە بەروەی یەک لەو کەسانەیە کە اعتیمادی لەسەر شخصی خۆی کرد کە خۆی پێڕابێنی و تەمسیلی ئەو ملەتەش بکاتن. ئێمە خۆشحاڵانە دوای بەشداریکردنم لەم پاڵەوانێتیە جیهانیانە پارساڵ گرێبەستێکم لەلایەن کۆمپانیای ئارۆماکسی تاوکەرە خۆراکیەکان پێگەیشت ئەو کەسانەی کە لەگەڵ ئەم کۆمپانیایانە گرێبەست دەکەن بێگومان دەبێت پاڵەوانی زۆر ناسرا و ئاستبەرز بن لە ڕووی جیهانیەوە. من خۆشحاڵم کە منیان هەڵبژار بۆی ببن بە سپۆنسەرم لە پاڵەوانێتیەکان ئەمە خۆی لە خۆیدا گەواهی دەرە کە ناوی من و ئاستی من لە دەرەوە ناسراوە. ئەو پاڵەوانێتیانی کە من بەشداریم تێدا کردووە بێگومان تۆ بە زۆربەی جار بە ناوی وڵاتەکەت بەشداریت کردووە لەوێ سوودی مادی نابێتن بەڵام کاتێک کە دەگەڕێەوە بێگومان وڵاتەکەت پاداشت دەکاتن. من خۆشحاڵانە ئەگەر لەلایەن حکوومەتی مەرکەزیشەوە پاداشتێکی کەم کرابم یان نەکرابم ئەوە لە کوردستان لەلایەن حکوومەتی هەرێم لەلایەنی حزبیەوە پاڵ پشتێکی ئێزگار زۆر کراوم بۆی بەشدار بوون لە پاڵەوانێتێک ئەوە بێگومان پاڵنەرێکی باش بوو بۆ من کە پەرە بە ئاستی خۆم بدەم و بەردەوام لە پاڵەوانێتێکە. هیوادارم ئەو نهێنیانەی کە بۆ ئێوەی بەڕێز خستمە ڕوو ببێتە هاندەرێک بۆ بە تایبەتی بۆ لاوەکانمان کە ببێتە هۆی ئەوەی هەردەم سەرکەوتوو بن لە ژیانیاندا ببێتە تاقیکردنەوەیەکی باش
بۆ ئەوان گرنگترین شت ئەوەیە تۆ لە ژیانی خۆت ئامانجێک هەبێ تارگتێک هەبێ لە بەرچاوی خۆت داینی بۆ ئەوەی پێی بگەیت ئەم نهێنیانە هەمووی نهێنی بەنرخ بوون هیوادارم هەمووتان سوودتان لێبینی.